مزگەوت ضرورية مسلمانەکان توانن لە ماڵی خۆشیان نوێشکەن هیچ ضرورية مزگەوت بۆ دقەیەکەچی لێ نوێژەکەی یان لێدوانی بەناونوێنەرێکی زەردەشتەکانی کوردستان لەبارەی مزگەوتەوە مسلمانان نیگەران دەکات و بەشێک لە چین و توێژەکان دەڵێن ئەو کەسانە بەکاردەهێنرێن و ئەرکی حکوومەت و وەزارەتی ئەوقافە لێپرسینەوە لەو کەسانە بکەن کە بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام دەکەن. ئێمە دەزانین ئەم ئافرەتانە و نمونەی ئەمانە بەکرێگیراون هەر کاتێکەمایە پوچ ئەبن بەکریان ئەگرن و پاران پێ ئەدەن و بۆ ئەوی حەبکەن و بەرامبەر بەم دینە عەزیمە بوەڕن. پەیامی دووەمم بۆ ئەو پەیج و ڕاگەاندانە هەیە کە ئەم جۆرە کەسە مایە پوچانە گەورە ئەکەن لە کاتێکە ئەم میلەتە ئەم هەموو کێشەیە هەیە دەڕۆن ئەمانە گەورە ئەکەن. وەزارەتی ئەوقافە کە بەڕاستی ئەگەر لە سەر شتێکی ئەوانەیەتە دی یعنی بوونی ئەوان ماهێتی ئەوان چی دەورێکی هەیە بۆ ئەم میلەتە. زانایەکی ئاینی دەڵێت ئاینی پیرۆزی ئیسلام ڕۆژ لە دوای ڕۆژ لە گەشەکردندایەوە بۆ پەلاماردانە هیچی لێکەم نابێتەوە بەڵکو ئەو کەسانەی بێڕەزی بە پیرۆزەکانی ئیسلام دەکەن ناخی خراپی خۆیان دەخەنە سەر زمانیان. ڕۆژانە لە وڵاتانی ئەجنەبیە ئێستا ژمارەی مسلمانان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونایە ئەمە ئەوانەی کە دژایەتی ئیسلام مسلمانانەکەن پیان قبول ناکرێت لەبەرەوەی دێن ئەوەی کە ناخیان تایەتی ئەوان ڕێژن بەرامبەر بە پیرۆزیەکانی ئیسلام ئەگەرنا مزگەوت ڕاستە تەنها شوێنی نوێژکردن نییە شوێنی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان بووە شوێنی زەواج و نیکاح بووە شوێنی بەڕێکردنی سوپاو لەشکرەکانی ئیسلام بووە شوێنی حەوانەوەی بێنەواکان و نەدارەکان بووە هەرچی کێشە و مشاکلی کۆمەڵاتیە بۆ لە مزگەوتە چارەسەر کراوە بۆیە ئێمە ڕوەکەینە هەموو ئەوانەی کە دژایەتی ئەم پەیام پیرۆزی ئیسلامەکەن پیانەڵێن خوای پەروەردگارە فەرمێ والله متم نوره ولو كره الكافرون ئەم پەیامەی خوا لەو ڕۆژەوەی کە خوا خۆی ئەو چرایی داگرسانوە تا ڕۆژی قیامەت بەردەوامە بێت. بەڕاستی ئیجراعات بکرێ لە ئاستی ئەم حاڵەتانەیە بۆی ئەمە بەڕاستی پێشاتێکی مەترسید دارێ لە کوردستان کە جێی پێکەوە ژیانی هەموو ئاینەکانە پێم باشە بەڕاستی لە کاتێکا بەڕاستی کە هەر کەسێک بۆ خۆی لە مؤسسیان ئەتوانم بڵێم ئەم کەسە وەکو نوێنەری کەمینەکان لە مؤسسەیەکی ڕسمیەوە هەڵساوە بەڕاستی بەم گوتەیە جێی خۆیەتی بەڕاستی هەڵوەستەی لەسەر بکرێ تا هەست دەکەم کە ئەرکی مسلمانانیش بێدەنگ نەبن لە ئاستی ئەمە. مزگەوت ماڵی خوددایە و شوێنێکی پیرۆزی مسلمانانە بۆیە داوا دەکرێت ڕێگە نەدرێت پەلاماری پیرۆزەکانی بدرێت بە تایبەت مزگەوت کە جگە لە شوێنی خواپەرستی و پەرستشەکانە ئەو شوێنەیە کلیلی چارەسەرکردنی تەواوی کێشە کۆمەڵایەتی و بۆ نائینیەکانە بە درێژایی مێژوش دەرکەوتووە ئەوانەی پەلاماری ئاینی پیرۆزی ئیسلامیان داوە جگە لە شەرمەزاری و مایە پوچ بوون هیچی دیکەیان بۆ نەماوەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.